حکوومەتی عێراق هەوڵ دەدات لە ڕێگەی هۆزە عەشایەرەکانی ناوچەکەوە چەک لە دەستی هۆزەکان نەهێڵێت و دەسەڵاتی تەواوی چەکداری لە دەستی هێزانیەکاندا بهێڵێتەوە. بۆ مەبەستە ئەمڕۆ لە شاری کەرکووک لەژێر چاودێری وەزارەتی ناوخۆی عێراق کۆنگرەیەک بۆ سەرۆک هۆزەکانی ناوچەکە بەڕێوە چوو. نوێنەری وەزیری ناوخۆی عێراق بۆ کاروباری هۆزەکان جەختی لەسەر ڕاماڵینی چەک لە دەستی هۆزەکان کردەوە و ئاشکراشی کرد سزای هەر کەسێک دەدەن لە دەرەوەی یاسا چەک بەکاربێنێ. لەژێر چاودێری وەزیری ناوخۆ بە هاوکاری سەرجەم هۆزەکان بەڕێوەبەراتی کاروباری هۆزەکان بەردەوامە لەگەڵ سەرجەم هۆزە بەڕێزەکانی عێراق. ئێمە ئەمڕۆ وەکو کاروباری هۆزەکان هاتووینەتە کەرکووکی خۆشەویست بۆ چەند فەرمانێکی گرنگ. فەرمانی یەکەم بنەبڕکردنی کێشە عەشایەریەکان لە نێوان بنەماڵە و هۆزەکان، چونکە بەردەوام ئەم کێشە و گرفتانە دەبنە هۆکاری ترس و دڵە ڕاوچێ لە نێوان هاوڵاتیان و مەترسیە بۆ سەرتەبایی نێوان پێکهاتەکان و کۆمەڵگا. فەرمانی دووەم بوونی چەک لە دەستی دەوڵەت و ڕاماڵینی چەک لە دەستی عەشایەر، چونکە خوێنی هاوڵاتیان لای دەوڵەت گرنگە و دەبێ عێراق بەتاڵ بکرێتەوە لە چەکی نایاسایی، ئەمەش لە پێناو گێڕانەوەی دەسەڵاتی حکوومەت بەسەردام و دەستگاکان و هەیمەنەی بەسەر هەموو شارەکاندا. لە کۆنگرەی هۆزەکان سەرۆک هۆزەکانی کورد و عەرەب و تورکمان بەشدار بوون تیایدا پشتیوانی خۆیان بۆ هەر هەنگاوێکی حکوومەت دەربڕی لە داماڵینی چەک لە دەستی هەر هێزێکی چەکداری کە لە دەرەوەی یاسا بەکاری دەهێنێت. بەڕاستی ئێمە هەموو ئەم کۆبوونەوەی ئێستا لەبەر ئەوەیە کەوا بتوانین هەموو سەرۆک هۆزەکانی ئەم شارە و لەگەڵ هەموو سەرۆک هۆزەکانی عێراقیشە بتوانین هەر هەمومان یەک دەنگ بین بەرامبەری حکومەت. ئێمە لەگەڵ حکومەتا بین بۆ ئەوەی کەوا ئەم چەکە نێنین نە بەدەست میلیشیات و نە بەدەست هیچ کەسێکەوە. لەبەرەوەی سوودمەند نەبووینە ئێمە لە دوای پرۆسی ئازادیەوە کە هەوڵ ئەدەین سوودمەند نەبووینە لەم چەکەی کەواکەوە بەدەستی خەڵکی ئەم لاولایە. بسم الله الرحمن الرحیم نحن كعشار ئێمە وەکو هۆزەکان داوا دەکەین چەک تەنها لای حکوومەت بێت، چونکە دیاردەی چەکداری نایاسایی دەبێتە هۆی دروستبوونی فەوزا و ئاژاوە گێڕی لە ناو شارەکان و عێراق بەگشتی. بەڕاستی ڕاماڵینی دیاردەی چەک لە دەستی عەشایەر کارێکی قورسە، بۆیە داوا لە سەرۆک وەزیران دەکەین، داوا لە حکوومەتی عێراق دەکەین ئەم مەلەفە بە زووترین کات کۆتایی پێبێنێت و هەیبەت بگێڕێتەوە بۆ دەوڵەت. ئێمە وەکو تورکمان لەگەڵ سوپای عێراق و پێشمەرگە و حەشتی شەعبین بۆ هەڵگرتنی چەک و پاراستنی خاکی عێراق. بەدەر لەمانە پڕچەکردنی هەر کەسێکی دیکە ڕەت دەکەینەوە و داواش لە حکومەت دەکەین هاوبەشی لە بەڕێوەبرنی دەسەڵاتی ئیداری شارەکە دروست بکات. ناکرێت تەنها نەتەوەیەک دەسەڵاتی تەواوی بەسەر دام و دەستگاکانی دەوڵەتدا هەبێت. ئەم هەنگاوەی حکوومەت بۆ داماڵینی چەک لە دەستی هۆزەکان لە کاتێکدایە باهۆی شەڕی داعش ژمارەیە گروپی چەکداری میلیشا دروست بوون و بە ناوی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر چەکدار کراون. هەر بۆیە حکوومەتی عێراقی مەترسیەوەی هەیە ئەم هێزانە لە داهاتوودا ببنە مەترسی لە هەڵگیرسانی شەڕی مەزهەبی و قەومی و تێکدانی ئاسایشی پارێزگاکانی عێراق. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.